سڵاوتان لەبێ سڵاو هاژە دانیتان باش خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لە بەیانی 24 لەگەڵتانین سپاس بۆ خوا دەرفەتی پێدان بەیانێکی دیکە ڕۆژێکی دیکەی نوێ ببینین بەو هیوایەن ئەم ڕۆژە نوێ ببێتە دەرفەتێکی باش بۆ کارکردنی باش بۆ بەخشینەوەی خۆشەویستی بۆ بەیەکەوە ژیان ئەمڕۆ کۆمەڵێک تەوەری گرنگ و سەرنجڕاکێشمان هەیە بۆ ئێوە وەک هەمیشە لە هەر شوێنێکن بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ بەیانی 24 ئەم کاژمێرە لەگەڵ من و هەکار بمێنەوە تا بڕگە و بابەتەکانی کە بۆمان ئامادە کردوون بینەر و بیسەری بن هەڵبەدە و بڕگە و بابەتانە هەمووی لە چوارچەوەی بەیانی 24 کە خۆی دەبینێتەوەیش ئەدەبیە کللتوریە هوەریە تەواوی بابەتەکان بەیانیان بۆ ئێوێ و بتوانین ڕۆژێکی خۆشتان بۆ ئامادە بکەین بابەتێکی گرنگ هەیە بەلای کوردستانیان خەڵکی هەرێمی کوردستان بابەتی شوێنەواری شوێنە گەشتیاریەکانە ئەوی کە خەڵکێکی زۆر سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە ناوچە جیاوازەکانەوە بەڵام ئەم ساڵ هەر زۆر جیاواز بوو بەهۆی ئەم کەشە خۆشێکە تاوەکو ئێستا ماوەتەوە یانی ئەم کەشە فێنیکە بارینی بارانێکی زۆر بارینی بەفر کە لە دوایین شەپۆڵی بارانبارینیشدا لە دەڤەری باڵەکایەتی بەفرباری و دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشی هاوکات بەفربارین بە ڕێژێکی زۆر ئاوی سەرچاوی ڕووبار و کانیا و تاڤگەکانی زیاد کردووە جاو دەڤەرە هەکار خۆی هەموو وەرزێک خۆشە و جوانێکی تایبەتی پێجا ئەگەر لە وەرزی بەهارە جارێکی دیکە بەفربارێتەوە ئەندێککە دیمەنەکە کاتە تابلوێکی جوان و ڕنگین کە ئەمە بخۆی بۆتە سەرچاوی باش بۆ بژانەوەی ڕووبار و کانیاوەکان تاڤگەکان هەمویان بژاونەتەوە ئەمەش بۆتە جێگەی دڵخۆشی خاوەن شوێنە گەشتیاریەکان بە تایبەت لە ئیدارەی سۆران. جگە لە تەرزە و باران بەفری تازەش باریوە ئێرە مەڵبەندی بەفرە لە باشووری کوردستان چیای سەکرانی دەڤەری باڵەکایەتی چوار وەرزەی ساڵ بەفری تێدا دەمێنێتەوە ئێستا کە بەختە بارانە و خۆ بەختە کە بارانەکە باریان ناباری بەڵام کاریگەریشی زۆرەیە لە سەری سیاکان دیسان سەر لە نوێ بەفرکەتێ لەوانێ لە شوێنەکان ئێستا پانکەم و بەڕیدەی پێکەن بەڵام هێشتا سۆبەن نەگوژاندیتەوە جیاوازی لەو شوێنانە لەگەڵ شوێنەشیدی ئەوەی جیاوازیە بەفر و بارانبارین کەشی ئێرەی بە ساردی هێشتۆتەوە و لێرە پلەکانی گەرمی هێشتا نزمن بە گوێرەی ڕۆژمێری کوردی کەمتر لە مانجێک ماوە بچینە نێوەرزی هاوین و وەرزی بەهار کۆتایی دێت لێرە بەفر و باران و تەرزەبارین بەردەوامە ئەمەش تەمەنی بەهاری درێژ کردەوە بەفر سەرچاوەی سەرەکی ئاوی ناوچەکەیە بۆ هەر لایەک دەڕوانی ئاوڕژان دیمەنی جوانی بەرجەستە کردووە کەم شوێنیش هەیە بێسوودی گەشتیاری ئاو پێیدا تێپەڕێت زۆری سەرچاوەی ئاو ئیدارەی سۆرانی کردۆتە پایتەختی گەشتیاری بەفر و باران ئاوی کانیاوەکان زیاد دەکات کە ئەمەشە بێتە هۆی بژارنەوەی ئاوی تافگەی گەلی ئالیباگ و بێخاڵ کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە بۆ ڕێژەی گەشتیارن لەگەڵ زیادبوونی ئاوی تافگا و شوێنە گەشتیاریەکان ڕێژەی گەشتیاری زۆر زیادە ئەو ساڵانەی لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق وشکە ساڵیە لێرە بەفر و باران کاری خۆیان دەکەن ساڵانەش نزیکەی 2 میلیۆن گەشتیار دێنە ئێرە ئەو ژمارەیەش بەردەوام لە هەڵکشاندایە تەیفور محەممەد کوردستان 24 ئیدارەی سربەخۆی سۆران لە هەرێمی کوردستان چەند ناوەندێک هەیە کە بە شێوەیەکی ئەکادمی کار لەسەر پاراستنی دەستنووس و بڵاوکراوە کوردیەکانەکەن نمونەی دوو ناوەند باسەکەین کە لە شاری سلێمانی کارەکەن لەسەر ئاستی هەر چوار پارچی کوردستان واتە لە هەر شوێنێکی کوردستان ئەم دەستنووسانە هەبێ ئەوان ئەیپارێزن کۆیەکەنەوە بە شێوەیەکی تایبەت و ئەکادمی کاریان لەسەرەکەن و زۆرێک لە وڵاتان بە تایبەت کە کار لەسەر پاراستنی دەستنووسە کوردیەکانیان کردووە هەمووی لەم دوو ناوەندەدا کۆکرێتەوە هاژە
بنکەی ژین هەیە و کە ناوەندێکی ئەکادمیە سەربەزانکۆی سلێمانیە هەر یەک لەم دوو ناوەندە مێژوویەکەیان لەسەر کۆکردنەوەی مێژوویەکیان لەسەر کۆکردنەوەی دەستنووس هەیە ینی کورد لەم بابەتە زۆر زوڵمی لێکراوە بەڕاستی ینی لە دەستنووسەکان غەدری لێکراوە هەڵی بەرامبەر کراوە مێژووی چاواشە کراوە بۆیە بزانین ئەم دوو ناوەندە چیان کردو چۆن دەتوانن ئەم هەڵانە ڕاست بکەنەوە چۆن دەتوان کار لەسەر بکەن کە بگەینە سەرچاوی سەرەکی یاخود ئەسلی بابەتەکە. دوی پێنج لەلایەن کۆمەڵی ناوەندی ئەکادمی بە ڕۆژی دەستنووسی کوردی دیاریکرا. یەکەمین دەستنووسی کوردی دەگەڕێتەوانێ بۆ 12 ساڵ پێشزایانی کە لە ئێستادا لە ناوەندێکی ئەکادمی لە بەریتانیا نمایش دەکرێت. ئەمڕۆ ئاشناتان دەکەین بە کۆمەڵێ ناوەند کە کار لەسەر پاراستنی بەڵگە و دەستنووسە کوردیەکان دەکات. ساگەربووینە سەر بنکەی ژین لە ساڵی چەندەوە دامەزراوە ئەو دەستنووسانی کە لێرە پارێزراوە زەمانەکەیان بۆ کەی دەگەڕێتەوە؟ ڕاستی بنکەی ژین ساڵی 2004 دامەزراوە. ئێمە لە ساڵی 2009 کە هاتینە ئەم بینایە بۆ بە تایبەتی بۆ بنکەی ژین دروستکرا بیرمان لەوە کردەوە کە سامانی دەستنووسی کوردەواری ئەوەی شەبوو لە بیرکردنەوەکانمان بێ خاوەنە ڕاستێکی ڕاستە ئێمە نزیکەی 3000 دەستنووس زیاترمان لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی هەیە بەڵام وەکو پێویست ڕاستی ئەم ساڵانی دوایی وردەوردە خەریکی خزمەتکردن ژنە زۆر بێنازن لە کوردستانە شوێنێک نییە ئەم دەستنووسانێ دەستگایشی حکومی تایبەتمەند بە پاراستن و کۆکردەوەی دەستنووسەکانی کوردەواری نییە لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە بەشێک دابنی بۆ دەستنووس و خۆشبەختانە تا ئێستا زیاتر لە 1300 دەستنووس زیاترمان لێرە کۆ کردوێتەوە بە زمانەکانی کوردی عەرەبی فارسی تورکی عوسمانی تەنانەت سریانیش. باشە مامۆستا سدیق لەناو بنکەی ژینە ئەم شوێنەی کێمەتیان چەند پەرتووکی تێدایە و تا چەند دەتوانیتوانە ئەم بابەتانەی کە لێرە ئەم دەستنووسانەی هەیە لە ڕووی توێژینەوە سوودی لەوە بگیرێت؟ ئێمە وەکوتم دەستنووس 1300 دەستنووس زیاترمان هەیە بەڵام ئێمە لە پاڵ ئەوەیە ئێمە هەم بەشی بەڵگەنامەمان هەیە بەشی کتێبمان هەیە بەڵگەنامە بەڕاستی لەبەرەوەی ئێمە تا ئێستا هینێکمان نییە ینی بەرنمەیەشی کوردی نییە چۆن تۆ پۆلێن و ژمارەبەندی بەڵگەنامەکەی ئێستا چۆن کتێب پۆلێن نەکرێت لە کتێبخانەیە کۆدێکە تۆ توانین لە ڕگای و کۆدەوە بە ئاسانی کتێبەکە دەستکەوێ بۆ بەڵگەنامەژە بێ وابێت تا ئێستا ئەم شە لە کوردەواریان نەکراوە بۆی مێسا لە سەروبەندی ئەوەیین ئەژنای بە هەزاران بەڵگەنامەمان هەیە کتێبیش ڕاستی کتێبی کتێبخانەیەمە زۆر دەوڵەوە ڕەنگە بڵێم هەر 6,000 ناونیشانمان هەیە بە زمانەکانی کوردی عەرەبی تورکی فارسی و زمانە بیانیەکانی تر بە تایبەتی ئەوەی کە لەسەر کورد و کوردستان و مێژووی ئەم ناوچەیە. گەرێرەمان پێ بناسیێنی ئێرە سەر بەزانکۆی سلێمانیە لێرە چی زیاتر کۆکەنە ئەو دەستنووسانی کە لێرە هەیە زەمانەکەی بۆ کێ گەڕێتەوە؟ ئێرە ناوەندی کوردستان بۆ دۆکیۆمنت و لێکۆڵنەوەی ئەکادمیە سنتەرێکی توێژینەوەی سەر بەزانکۆی سلێمانیە کۆتاییەکانی ساڵی 2018 دامەزراوە ئەرکی لەسەر 4 ئاستی سەرەکیە کۆکردنەوە و پاراستن و تەسنیفی بەڵگەنامەکانە دووەم دەستنووسەکانە سێەم مێژووی زارەکیە لە دوای ئەوە ئەم سیانە پێکەوە پێڕستکردن و پۆڵێنکردنیانە لە چوارچێوەی بەرنمەیەکی کۆمپیوتەری کە ئێمە دیجیتالیزیانەکەین پاشان توێژەر بتوانێت سێرچی تیا بکە ئەمەی کۆتاییان بەرنمەکە جارێ هێشتا لەناو خۆی ناوەندا ئیشەکە توێژەر بێت سەردانی ئێرە بکە تا لە ڕێی ئەو بەرنامە سۆفتوێرەوە سوودی دەورگرێ بەڵام لە هەنگاوەکانی داهاتومانە بەهیمەتی زانکۆی سلێمانی و توانە مرۆیەکانی ئێرە و توانە مادیەکانی وەزارەت ئۆنلاینەکەن و ئێستا لە بەرنامەیەوە خەریکین هەنگاوەکانی دەستی پێکردووە. باشە لەکوێ ئەو بابەتانێک ئێوە کۆیەکەنەوە کە خۆشت ئاماژەت پێیا بەشێکیان پەیوەندی بە مێژووی کوردەوەیە
ئێوە تەنها لە باشووری کوردستان کارەکان یاخۆ بەشەکانی دیکەش ئێوە کۆیەکەنەوە سێرچی بۆەکەن لەسەر دوو ئاسێمە ئیشەکەن یەکی ئەمریتە لە جوگرافیای کولتوری کورد کە لە هەموو شوێنێکی جیهانە ئێمە هەر شتێک هەر زاویەکی جیهان دەزووسێکی زانایکی کوردی تیا بێت چ بە ئۆرجینال چ بە دیجیتال ئێمە هەوڵەین دەستمان کەوێت بۆ ئێستا ئەرشیفمانەیە لە یابانەوە هێناومانەتەوە ئەرشیفمانەیە لە میسرە هێناومانەتەوە کەمە وەکو خاک لە چوارچێوی کوردستانی گەورەیان نییە لە ئێرانەوە هێنامە لە تورکیا ناماتەوە لە رووسیا لە بەریتانیا هەوڵمان ناوە لە دەستنووس و بەگەمەش کۆیکەینەوە. وەکوتم لە ناوەندی کوردستان لەسەر چەند ئاسیشن من لێرەیە توانم چەند نمونەی چەند نامە و دەستنووسێکی تایبەت بە ئەرشیفی ئێمەتان بۆ نمایشکەم کە وەکوتم تەنها نمونەیەکێتی بۆ نمونە ئەمە نامەیەکی دەگمەن و دانسقەیە کە تەنها لای ئێمە هەیە نامەی بە خەتی مەولەوی کورد مەولەوی تاوگۆزی دوو نامە هیچیان لە ئێرانە ئەسڵەکە هیچیان لێرەیە ئەمە نامەیەکی مەولەویە کە مۆری مەولەوی لەسرە هەروەها مۆری مەولەوی لەسرە و لەگەڵ ئەو وەکو قازیەکی منتیقەکە ئیشی کردووە کە لە نێوان دوو بنەماڵەیە هەم قواڵەیەکی مۆر کردووە ڕۆڵی حاکمی ئەمڕۆ بینێت وەروە لە مۆرەکەیە عەبدوڕەحیمی حسێنی مەعدووم ئیشارەی پێکراوە مەسەڵەن نمونەیەکی ترمان هەیە لەبارەی یەکەمین قاموسی کوردی لە سلێمانیا کە چاپەکرێت لە هی کاک ئەحمەدی شێخ هی عەفو شێخ معروفی نۆدەیە شێخ معروفی نۆدێ لە زەینی جیلی پێش ئێمەیە تا جیلی پێش ئەمەش لە حوجرەکانە ئەحمەدی ئەخوێنرا ڕەس سەرە عین چاو بەدەن قەلب ئیسم ناو زۆربەی کەسەکانی سەرەوچێ لە یادەوەریان هاوکاریان بکە ئەمە دەزنووسێکی تایبەتە بە ئەحمەدی. لە کوردستان 22 ئایار دیاری کراوە بۆ ڕۆژی پاراستن و گرنجیدان بە دەستنووسەکان لێکۆڵەر و توێژەران بەهۆی گەڕان بە دوای دەستنووس و بەڵگەنامە و دیکۆمنتەکان چەندین هەڵە و کەم و کوڕیان دەرهەق بە مێژووی کرد ڕاست کردوتەوە ئاژە بۆیە بە گرنگمانزانی کامڕۆ لە سەرم باسە بوەستین و میوانجاری دکتۆر بژار عوسمان مامۆستای بەشی مێژوومان کردووە لە زانکۆی سۆران کە پسپۆڕی مێژووی کووردە لە نێو دەستنووس و بەڵگەنامەکان دکتۆر بە خێراتی بیانیت باش ڕۆژێکی باش بەخێرێک دکتۆر. دکتۆر پێم خۆشە سەرەتا کورتێک لەسەر دەستنووسمان پێ بڵێ دەستنووس چییە؟ هەڵبەت دکتۆر ئەمڕۆ ینی ئەم ڕۆژە لە بەرەوەی زۆر جار ڕۆژەکان جیهانین بەڵام لە هەرێمی کوردستانیش هەندێک ڕۆژ هەیە تایبەت کراوە چونکە تایبەتە بە نەتەوەی کورد تایبەتە بە کللتور و ئەدەب و هەڵبەت ئەدەبێکی چڕۆپڕ و گەورەمان هەیە بەڵام ئەمە پێویستی بە کۆکردنەوەیە پێویستی بەوەیە چۆن بپارێزرێت سەبەردەوامی بۆ لەسەر دەستنووس و لەسەر ئەرشیفەکان خۆی ئەوەی هەیە هەر لاپەڕێکەر دکتۆرێ من بەردەوامە بین ببووری تاوەکو ئەو کێشی دەنگە کە چارە سەر دەبێت پاشان قسە لەسەر دەکەین لەسەر بابەتی دەستنووسەکان دەوەستین ینی پاشان درێژە بە بابەتی کۆکردنەوەی بابەتە دەستنووسەکان دەدەین باس لە دەربڕینی خۆشەویستی دەکەین سەرڕەبتی بە دەستنووسێ با بە هەمووی هەروێکۆ گرنگە هەموو بابەتەکان زۆر جار هەوڵ دەدەین خۆشیەکانی خۆمان کۆنتترۆل بکەین دەری نابڕین و لە ناخی خۆماندا قەتیسی بکەین و بهێڵینەوە هەندێک کەس باوەڕی وایە دەربڕینی خۆشەویستی وا دەکات تووشی ئیرەی پێبردن بێت هاژە تۆ باوەڕت بەوە هەیە ئیرەی پێبن بۆی کە خۆت دڵخۆش نیشان بدەیت نا باوەڕم بەوە نییە زەنگ هەکار زۆر جارەڵێم باشە ئەگەر وا بواە
کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ ئیرەی پێنابرەوەنیە یان بۆچی ئەمە زۆر جار با بە شێوە سادەکە نردیانە نەسری سعودی ئەجا قەینا گەورەترەوە تامووی خەریکە دوایەکە بابەتەکە نەکەین بە وەرزش ێزام تۆ هەردووکمان هاوڕابین لەسەری بەڵام مەبەستمەوەیە ئەگەر زۆر بەس ینی زمانێکی سادەتر بڵێن زۆر جار خەڵکەیە باسی خۆشیەکانی خۆی یا هەندێک شتی خۆی ناکە ئاڵێ نەکە بە چاومەوەکەنی ئیرەیم پێبەرن بەڵام پێم وانە ڕاستە تا ڕادێک هەر لە ڕووی دینی شەو هەیە کە چاوی خراپکاری تەیە کامانە بەڵام بەم شێوەیە نییە کە بڵێ ئێمە توانینەها هەموو شتێ شارێنەوە هەموو شتێ لە دڵی خۆمانە هێڵینەوە ناتوانین خۆشیەکانمان دەربڕین بە تایبەت لەناو ئێمە زۆر جارەوە هەیە سپرایزێکی گەورە کرێ بۆ کەسێک ئەیتر ڕۆژی لە دایک بوونێت یا دیارێکی گەورەی بۆ بن من زۆرم پێسەیرانی بۆ پەڕیس خەم ساردێکەوە ئەو زۆر سپاس ئیتر هیچ ناکە بەڵام ڕیاکشنێکی زۆر گەورەیەوێت وانە بێگومان وایە ئەو بابەتەی هاژە باز دەکا لەوەی کە باوەڕم پێنیە چاوزاریان ئیرەی پێبردن کاریگەری لەسەرکەمە بابەتەکی دیکەی بابەتەکی زۆر دوور و قۆڵە ڕای جیاوازی لەسەر لە داهاتوو هەوڵ دەدەین لەسەر ئەم بابەتانە شتەوەرمان هەبێت بەڵام ئێستا بزانین لەسەر ئەم باسە ئیرەی پێبردن لە کاتی خۆشی دەربڕین نیان بارزان چی بۆ ئامادەکردن چی دەڵێ لە نێو کوردەواریدا قسێکی زۆر باو هەیە کاتێککە پێکەنین پێمان دەڵێن خوا بە خێری بژێڕن یاخۆت پێمان دەڵێن بەسەونە پێمەکەنن بەخوا پێکەنینمان پێوە نایەت بۆیە هەمیشە پرچەکەدارێکی توندمان هەیە بەرامبەر بە هەستی دڵخۆش بوون و پێمان دەڵێن بەخوا کە زۆر دڵخۆش بین دیارە شتێکی ناخۆش ڕوە لە کوردیدا لە خۆڕایی ئەم قسەیە نەوتراوە چونکە لە جیهاندا مەحاڵەتێکی باو پێی دەوترێت چیرۆفۆبیا کە نەخۆشیێکی دەرونیە و کەسی توش بوو دوور دەکەوێتەوە لە هەر شتێک کە خەڵکی وا لێ بکات دڵخۆش بن بەردەوام ڕێگری ئەکات لەوەی کە هەستی دڵخۆشی و هەستی باشبوونی تێدا دەربکەوێت چونکە دەترسێت شتێک لە دوای ئەوە ڕوو بدات بەهۆی ئەوەی کە پێشتر ڕەنگە ئەزمونێکی ناخۆش لەگەڵم بابەتەدا هەبوو بێت مانای ئەوەیە کە هەر کاتێک دڵخۆش دەبێت لە هەمان کاتدا نیگەرانیش دەبێت لەوەی کە شتێک ڕوو بدات ئەم ڕۆژ دەمانگەێنێتە ئەوەی کە هەستی دڵخۆشی لە دەست بدەین بەپێی توێژینەوەکان کە لەلایەن زانکۆی کۆلێژی لەندەنەوە ئەنجام درراوە تۆ تەنها 66 ڕۆژت هەیە بۆ بەکارهێنانی هەستی دڵخۆشی ئەگەر لەو ماوەیەدا دڵخۆش نەبیت و بە بیانووی جیاجا دڵخۆشەکەت ڕابگری زۆر لەسرت قرس دەبێت کە بتوانی بە ئاسانی جارێکی دیکە پێ بکەنیت و دڵخۆش بیت چونکە لە دەستدانی هەستی دڵخۆشی دەبێت بە خۆیکی بەردەوام و لە ژیانەدا ڕنگ دەداتەوە ئەم جارە ئەگەر بشتەوێت بە دڵخۆشیە خۆی نایەت هۆکاری توشبوون بەم بارودۆخە زۆر جار ئەزمونە کە کەسێک دڵخۆش و شتێکی ناخۆش لە دوای ئەوە ڕوویداوە دوای ماوەیەک زیانی پێگەیشت و ترسێک لە دڵیدا دروست بووە کە ئەو ڕووداوە ناخۆشە پەیوەندیەکی هەیە بۆ دڵخۆشیەوە کە پێشتر بووە هۆکارێکی دیکە بریتە لە هەستکردن بە نەبوونی متمانە بە کەسەکانی دیکە کە لە خۆی و نزیکەوە بیر دەکاتەوە ئەوانی تر بە دڵخۆشبوونی ئەو ئیرەی دەبن و بۆ هۆکارش حەز ناکە خەڵکی دەوروبەری دڵخۆشەکانی ببین ئەو کەسانەی کە تووشی ئەم ترسە دەبن خۆیان بە دوورەگرن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەست بەوە دەکەن کە جیهان شوێنێکی سەلامەت نییە و هەوڵ دەدەن جانێکی پارێزرا و تایبەت بە خۆیان دروست بکەن بۆی کە نەگەن بۆ بارودۆخەی کە دەبێت بیر بکەنەوە لەوەی دڵخۆش بوون و دواتر شتێکی ناخۆشیان بەسەر بێت سەرتا دەبێت زۆر لەوە دڵنیابین کە ئەمە بەتاوەتی بیرروڕایەکی خوڕافیە و دڵخۆشی هەرگیز بە دوایدا خەم و ئازار و ناڕەحەتی نادێت ڕەنگە چەند جارێک سۆدفەی ئەم شت کردبێت لە ژیاندا وەڵام ئەمە هەرگیز مانایەکی ئەوە نیە کە لۆژیکیەن بڕات پێ بهێنێت کە لە دوای دڵخۆشیەکان ناخۆشی دێت بۆیە دەبێت ئەو کەسانی کە تووشیان بارودۆخە دەبن لە ژیاندا زۆر قوڵ دەبێتەوە سەردانی پزیشکی پسپۆر بکەن یاخود دەستبەرداری ئەو بیرروڕایە بن کە بەردەوام دێتنە و ژیانیانە ژیان پتێ و نەتەوێ بەخۆشی بڕۆی یاخود بە ناخۆشی گریان لە کۆتاییدا هەر تێدەپەڕێت باشتر نییە بە چێژەوە تێیپەڕێنیت باشتر نییە سوود لە کاتەکانت ببینیت و ببیتە هۆی دڵخۆشی بۆ خۆت و چواردەورت بێگومان باشترە دەگەڕێن لەسەر بابەتە سەرچێکەمان ئاژە باشە لەسەر دەستنووس ئێستا دووبارە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر بژار عوسمان زیاتر یاخود بڵێن درێژە پێدەدەین دکتۆر ببوورە هەندێک دامانبڕانی لە بابەتەکە پێمان خۆشە لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە باسێکی دەستنووسمان بۆ بکەین بەڵێ طبعاً دەستنووس لە ناو هەموو گەلانێکی پێشکەوتوان گەلانێکی خاوەن شارستانیت دەستنووس هەیە کە بڵێن ڕۆژانێکە زانایەکانیان کەسە گەڕیدەکانیان کەسانێکی با بڵێن ئەهلی سیاسەت یان پیاوە ئاینەکانیان بەگشتی بابەتەکانی خۆیان نووسێ یاداشتەکانیان زانستە جۆر بە جۆرەکانی خۆیان نووسە لەوانەیە ئەو زانستە لە نەتیجەی خوێندنەوەی چەندین کتێب بێ یاخود لە نەتیجەی چەندین تاقیکردنەوە و
کاری جیاکاری بێ یاخود لەوەتە بەڵێن لە نەتیجەی چەندین گەشت و گەڕان بێتن بەو جۆرە کە ئەوەیە کە لە سەردەمی کۆندا با بڵێن مەطبوع بڵێن چاپخانە نەبوو بە شێوەی مەطبوع ئەو بنووسرێ حتمما بە شێوەی دەستنووس شتەکان نووسرانە بەدەست نووسراوە با بڵێن دەستخەت بووە ئەوە بووە کە لەو ڕۆدا ینی بۆتە سەرچاوەیەکی سەرەکی لە بۆمانەوەی زانیاریە کان با بڵێن ئەو زانیارانەی کە لە ڕابردوودا هەبوونەکە لەبارەی ژیانی شارستانی ژیانی ئاینی ژیانی کۆمەڵایەتی ژیانی سیاسی هەریەک لەو لایەنانە کە لە ڕێگەی دەستنووسەکان ئێمە دەتوانین بە باشتر بگیرین. دکتۆر بژار زۆر جار مێژووی هەر وڵاتێک کە نووسراوەتەوە ڕای جیاوازی لەسرە هەندێک زە لە ناو خۆی وڵاتەکەش ڕای جیاوازی لەسرە دەگوترێت کە مێژووەکە شێوێنرایە ئایا بەڕاستی دەستنووسە مێژوویەکان مێژووی کوردیان شێواندووە؟ خۆی دەتوانین بڵێن بە پێچەوانەوە ئەسڵەن زۆر جار قسەش دەگوترێت کە مێژووی کورد لەلایەن نارانیەوە نووسراوە یاخود لەلایەن کەسانێک کە نەشارەزا بن بە مێژووی کوردەوە کە نووسراوە ئەگەرنا دەست نووسەکان هەمیشە حقیقەتەکان دەڵێن هەمیشە مەسەلەن بۆ نوێستا ئێمە باسی ژیانی ئەوڕۆ بکەین 500 ساڵی تر نووسینەکانی ئێمە کە بمێنێتەوە کە خۆمان لەناو کۆمەلگایەکە بوونە ئەسڵەن دەست نووسەکان لە بۆ ڕاستکردنەوەی مێژوەکانن یعنی ئەگەر بە واقعی قسە بکەین چکە هەتا لە ناو کووردا ئێمە بەهۆی دەست نووسەکانەوە دەتوانین ئەو زانایانە ببینین کە چەندین زانای گەورەمان هەبوونە لە سەردەمانی کۆن لە سەردەمانی دەوڵەتی عەباسی لە سەردانی لە تاریخی خلافەتی عەباسی لە ناو دەوڵەتی ئەیوبی لە ناو دەوڵەتەکانی کە هەتا لە چوارچێوەی دەوڵەتی قەرەقۆیلۆ و ئاقۆیلۆ هەروەها لە چوارچێوەی دەوڵەتی با بڵێن عوسمانی ئێمە چەندین زانا چەندین سەرکردەی گەورەمان بۆ چەندین کەسانی لێهاتوومان هەبووە ئەوانە لە ڕێگای دەستنووسەکانەوە ئێمە تاکو ئێستا مەسەلەن پێیان گەیشتنە لەوانەیە بە جۆرێک لە سەرچاوەکان بە جۆرێک باسکرابن لە یاخود لە قسە جێڕانەوەکان بە جۆرێک باسکرابن بەڵام کاتێک ئێمە دیکۆمنتەکانیان هەتا ئەرشیف و بەڵگەنامەکان و زیاتریش لەوانە دەستنووسەکان زۆرجار دەستخەتی خۆیان دەبینین واقعی بڵێن واقعەکەی ڕاستی ژیانی ئەو کاتەما بۆ دەردەکەوێتن مێژووەکەمان بۆ ڕاست دەکرێتەوە ینی بۆ نمونە ئەگەر نمونەیەکت پێ بدەم لە ڕێگەی دەستنووسەوە طبعا زۆر جار باز لەوە دەکرێت کە ئایا شاعیرانی ئێمە تا چەند زمانی بیانیان زانیوە مەسەلەن بەتابەتی لە کۆندا نالی سالم مەحوی ئەوانە کە زۆر با بڵێن شاعیری گەورە بوونە و بە زمانزان بوونە بەڵام شعرەکانیان بە کوردی نووسە بەڵام لەما کادا توانە و قدرەتی ئەویان هەبووە کە شعر بە زمانی دیکەش بڵێن یعنی من لە نەتیجەی گەڕانم لە ناو ئەرشیفەکان و لە ناو دیکۆمنت و لە ناو دەستنووسەکان لە ڕۆژێکیانە لە کتێبخانەی بڵێن ئیسلام ئاراشترمان مرکزی با بڵێن کە لە ئەستەمبۆڵ یەکێک لەوانە دەستنووسێکم دیتەوە کە دوو شعری مەحوی تێدا هەیە کە مەحوی شعرەکانی کە بڵێن دەستخەتە کە بە قوتبی عارفینی کورد ناسراوە یاخود نالی زۆر جاران نالی شاعیر ئێمە کەوە دەزانین ینی زۆر جار بڵێن پرسیار دەکەین لەبارەی نووسین و شعرەکانی دەبینین هەر لە مۆزەخانەی یاپێکردی لە ئەستەمبۆڵ دەستنووسی دیوانی شعری خۆی هەیە ینی ئین مەحوی بە هەمان شێوە مەحوی باشە دکتۆر ببوورە هەوڵ نەدراوە ئەوانە بهێنرێتەوە هەرێمی کوردستان خۆی دەتوانم بڵێم ینی وەکو ئەرکێکی کارێکی حکومی نەبووە یاخود بڵێن بە موئەسەسی ئەوەی هەبووە تاکە کەسی بووە با بڵێن لەلایەن توێژەران و مامۆستایانی زانکۆ و ئەهلی ئەوەی کە متابعی ئەو بابەتەیە زیاتر لە ڕێگەی ئەوانەوە هاتووە نەک لە ڕێگای با بڵێن یانیش گەڕانەکان لە ڕێگای توێژەرەکانەوە بووە نەکلەوە یعنی ئەگەر ئێستا کە من لە شعرێکیان کە ساڵی 2017 کتێبەکەم لەسەر مەحوی نووسی مەحوی لە بەڵگەنامەکانی عوسمانی و دەستخەتەکانی خۆی دەست و خەتی دەستنووسەکانی طبعا ئەو شعرانەی کە گوتراوە تاکو ئێستا ئێمە لە ڕێگەی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس و حەمەی مەلاکەریمەوە ئەو کتێبە دیوانەی کە تەقیمی کتێبەکە شعرەکانی کراوە با بڵێن تەرجمەی وە خوێندنەوە لە بۆ شعرەکانی کراوە دەرکەوت زۆر شعری دیکە هەیە مەحوی یاخود شعرەکانی کە بڕدراون وەکو پێویست نەگەیشتونە لە نەتیجە دەستنووسێکە لە شعرەکانی بڵێن مەحوی کەی کاکەی فەلاح ئەرە ئەو شعرەکە هونەرمەند عەدنان کەریم کردوویەتە گۆرانی وەکو ڕۆژەوە مەها لەم دوورە دەرکەوت لە مێوە ئاشک و ئاهی ئێمە سەرکەوت ئەگە تەماشاکە ئەم شعرە تەواوکاری هەیە یعنی کام لێوە ددانم دی بەجارێ لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەرکەت وەنەوزێکم شەوێدا گەیە سەرم وتی هەستا هەتاوە دوا لە سەرکەوت تەبان ئێمە لە دیوانەکەی بڵێن مامۆستا عەبدولکەریم مدەڕیس تا ئەوێ دەڵێن بەپیر ئەو ڕۆژەوە مەحوی ئەوەندە بەسەرچوو بوو وەکو شەونم لە سەرکەوت بەڵام لە دواتر لە نەتیجەی گەڕان لە دەستنووسەکان و لە دەستنووسێکی کاکەی فەلاحدا کە دیوانی شعری مەحویە کردەوە تەوان ئەمە بینیمان دوو دێری تر هەیە لە ئەنی کە کۆتایی پێدێنێ دەڵێت دەمت چی
پڕ لە دوورجێکی یاقوت نیشانەی مۆریچی خەتێکی زمرود نەوەک هەرچاوی مەستە خۆشی هەرمەست بەلادا دێ کە دێ وەک تورکێکی سەرمەست ئەنی ئەوە ئەو بڵێن چەندێرە شعرەی مەحویەکە تەواوی کردووە یەکێشتر لەوانە لە شعرەکانی هەر لە مەحوی کە لە ناو دەستخەتەکانیدا هەیەەوە با بڵێن لە نووسینەکانیدا کە لە نێو دیوانە شعریەکاندانیا دوو شعرە کە مەحوی لە نێو دەوڵەتی عوسمانی بە قوتبی عارفی ناسراوە ئەوە زۆر جارش قسە و باز دەکرێت لەبارەی مەحویەوە ئایا تا چەند بۆ من لێرەوە دەڵێم دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین نیشتمان پەروەرەکانی سەردەمی خۆی بۆ مەحوی ینی لە کاتێک کە ئەو چووە بۆ ئیستانبول و لە منطقەی کەدیکۆی دەیتوانی بمینێتەوە ئەنی کە دیداری سوڵتانی کردو زۆرێک لەو کوردانەی کە دیداری سوڵتانیان کردووە سوڵتان عەبدولحەمید با بڵێم تامان کە حتمما لە لای سوڵتان کەسێکی مەحبوب و خۆشەویست بوونە ئەوە بووە کا بڵێن لە ڕاقیترین و باشترین شوێنی ئیستانبول کە لایە زالیش هەرچی با بڵێن لەوانەیە نوخبەی هونەرمەندەکان و کەسانی دەوڵەمەند و بڵێن کەسانی وەک بڵێ با بڵێن ڕاقی لە ئەوە دەژێن لە کەدیکۆی دەژێن ئەو کەسێکە لە ئیستانبول ژیابێ دەزانێت یعنی ئەو کاتە مەحوی ژیانی خۆشی ناو کۆشک و تەلار و بینایەکانی ئەو کاتە کەدیکۆی هەر نەبژاردە هاتوتەوە سلێمانی دیفاعی لە خەڵکێکی هەژار کرێ لە کاتە خۆ دەیتوانی لە دەربار باە و باشترین موچە و باشترین ژیان و های لای ڤژە بەڵام دەبینین مەحوی لەو کاتە گەڕاوەتەوە ینی کە ئەوە لە شعرەکانی و لە کارەکانیشیدا ڕنگ دەداتەوە لە دەستنووسەکانی یەکێک لەو دەستنووسانە ئەم نمونە چی بوو دکتۆر ئەمە یەکێک لەوانەی ئەمە یەکێکە لەو دەستنووسانەی مەحوی کە شعری با بڵێن نەکە خودی مەحوی بەڵام دەستنووسە کە شعری مەحوین نقل کراوە کە تێدا پێی دەگوترە قوتبی عارفین ئەنی ئەگەر تەنها یەکیان چکە دوودانەیە من یەکیان دەمەوە بکەم خۆی بە عوسمانیەکەی زۆرە ئەوەی کە دەڵێ دەردمەندم مجرحم دەرمانە گەلدم یا ڕەسوول سائلم محتاجم ئەحسانە گەلدم یا ڕەسوول من دەمەوێت بەر بە کوردیەکەی پێتان بڵێم دەڵێت دەردەدارم بریندارم بۆ دەوا هاتووم یا ڕەسوول داواکارم و پێویستم پێیە بۆ چاکەی تۆ هاتووم یا ڕەسوول ئاگری حەسرەت گەیشتە گیانم دەری دێنم بە تۆی دەبەخشم لە ڕێگای گەیشتن بە کەعبە هەوڵمدا و غەریبانە کەوتم یا ڕەسوول بە عەشقەوە بۆ دیدارێکی بینینی تۆ هاتووم یا ڕەسوول جگە لە بەخشینی تەمەنم بۆ بەخشینی گیانیشم هاتووم یا ڕەسوول من ڕەت مەکەوە من قبول کە ئەی سەرچاوەی شەفاعەت بۆ لای سوڵتانێک کە مەبەستی خوا بۆ لای سوڵتانێک هاتووم کە وەکو تۆ چاکەی زۆرە یا ڕەسوول زۆر باش دەست خۆشبی دکتۆر ئەوەنە چڕ و پڕە هەکار ماشەڵڵا ئەوەنت پێ دکتۆر نازانین لەکوێ لەگەڵ تا بڕۆینەوە دەست پێ بکەینەوە زۆر باشە دکتۆر بژار بۆ پێیکە هەم دکتۆرات لە بوارەیە هەم خۆت یەکلا کردووەکو اختصاص زیاتر لەم ڕێبڕۆی ئەو توێژینەوانە کە کردوتە چی دۆزیوەتەوە لەسەر سەرکردە کوردیەکان ینی لەسەر شێخ ئەحمەدی بارزانی شێخ عەبدولسەلامی بارزانی هەموو ئەوانەی ترچی هەیە بەڵێ خۆی بە بۆنەوەی کە ئەو ڕۆکە ڕۆژی دەستنووسی کوردیە با زیاتر هەر لەسەر دەستنووس قسە بکەین وەکو بەڵگەنامە بەڵێ زۆر شتی با بڵێن کە باز نەکرا زۆر شتی نەزانرا و کە ئێستا ئەمە دۆزیمانەتەوە لە نێو ئەرشیفەکان لە نێو ئەرشیفی عوسمانی لە نێو ئەرشیفی بەریتانی لە نێو ئەوە بەڵام لە دەستنووسەکاندا من دەمەوێت یەک دوو شت ئاماژە پێ بکەم بۆن منە خانزادی میری سۆران یەکێکە لەوانەیە کە خۆم لە تێزی دکتۆراکەم ئەو لەسەر ئەولیا چەلەبیە لەسەر دەستنووسی ئەولیا چەلەبیە ئەولیا چەلەبی وەسفی دەکا کە دەڵێ خانزادی میری سۆران سەرکردەیەکی سەربازی ئەن لەگەر ئەوەی کە میرێکی مێنشینی سۆرانە سەرکردەی سەربازی گەورە و بەهێز بووە کە 50,000 سەربازی لەژێر دەست بووە دائیم بە ماینێکی کەحلان دەموچاوی خۆی بەستەوەک بڵێ پێچە بەندێکی کردووە بەوە هاتووە پێشڕەوی سوپایەکەی کردیا تەنانە دەڵێت چەندین جار مەناتقی دەرگەزێن و بانە و ئەو مەناتقانەی گرتووە کە سەرمەشقی سوپایەکەی کردووە یعنی ئەوانە لە مەخطوطاتەکان دەست نەکەوتووە لەسەر سەرکردەکان بەڵێ ئێستا من دەمەوێت باسی بکەم تەنانەت لەسەر ینی هەر لەسەر خانزاد ئەگەر شتێکی تر ئەوەیە خانزاد تەنها هەر سەرکردێکی سەربازی و میرێکی گەورە نەبووە بەڵکو ئەگە سیر بکەین هەر لە ناو دەستنووسەکان لە مامۆستا محەممەد عەلی قەرداغی چەند دەستنووسێک دۆزیوەتەوە کە پیشانمان دەداتن بابڵێن خانزادی میری سۆران مەدرسەی دروست کرد کتێبخانەی دروست کرد ئەوەی کردووە سەبار بە سەرکردەکان دیکەش با بڵێن لە سەدەی 20م بەڵێ ئەگەر بۆن منە باسی شێخ عەبدولسەلام بکەین من بە حکمی گەڕانم لە ناو ئەرشیفی عوسمانی تەمان لە ناو ئەرشیفی عوسمانی چەند نامەیەکەیە ئەو کاتە سلێمان نەزیف والی مووسڵ ئاڕاستەی بڵێن وەزارەتی ناوخۆی دەوڵەتی عوسمانی دەکات وەک بڵێ تاوانەکانی شێخ عەبدولسەلام بارزانی دەژمێری یەکێک لەو تۆمەتانە کە خراوەتە پاڵی هەر لە ناو دەستنووسەکە کە ئێستا وەکو بەڵگەنامەیەک تۆمارکرا بەڵام لە ئەسڵدا نامەیەکی دەستنووسە
دام بەوە دادنەیە کە شێخ عەبدولسەلام یەکێک لە ینی با بڵێن لە ڕوانگەی دەوڵەتی عوسمانیەوە لە ڕوانگەی حکومڕانی ئیتحادی تەرەقی با بڵێن دەوڵەتی عوسمانیە و کاتە یەکێک لە تاوانەکانی ئەوەیە کاری کرد لە بۆ سەربەخۆی کوردستان و حکومەتی سەربەخۆی کوردستان ئەوە یەکێک لە تاوانەکانتی شتێشتر کە لە ئێستادا تەفاسیلی کاتی گوتنی نیە ئەوەمان پیشانەدا ئەو کەسەمان پێ دەڵێ کە چێە دەستی هەبوو لە دەستگیرکردنی شێخ عەبدولسەلام بارزانی چێ تەسلیمی کردو و چۆن تەسلیم کرا بە تەفاسیل وەکو ئەوی سیناریۆ فیلمێک نووسرابی بە تەفاسیل ئەو شتەی تێدا هەیە ئەوە لە دەستنووسەکانیانی زۆر ئەمە لەکوێ بوو دکتۆر ئەمە لە ئەرشیفی عوسمانیدا هەیە بەڵام لە ئەسڵدا دوکۆمنتەکە دەستنووسە وە شتێکی تر کە زۆر گرینگە هەر لە ناو ئەو دەستنووسانەی خودی دەستنووسی شێخ عەبدولسەلام بارزانیدا ئەوەیە کە ئێمە زۆر باسی کۆمەڵە ویانە کوردیەکان دەکەین باسی جوڵانەوە ڕۆشنبیرەکانی سەرەتای سەدەی بیستەم دەکەین دەبینین شێخ عەبدولسەلام لە بارزان کۆمەڵەیەکی دروست کردووە بە ناوی کۆمەڵەی قادیە و تەنان لە دیکۆمەتەکەدا لە سلێمان نەزیف ڕێک نووسیتی ئۆنون ئاماجی وەتەنە ئیشلەر یعنی ئامانجی ئەو کۆمەڵەیە ئەوەیە کە خزمەتی نیشتمان بکە ئیش لە بۆ نیشتمان بکە ئەوە جگە لەوەی کە مەسەڵەن ویگرامە ئەرشیفەکانی دیکەی بەریتانیا ئەو کە چەند باسی شێخ عەبدولسەلام دەکەن لە بۆ هەوڵەکانیان لە بۆ سەربەخۆی نەکەر ئەوە مەسەڵەن ئێستا لە شێخ ئەحمەدی بارزان زۆر جار قسەیەکەیە لەسەر مێژوو کە لەسەر شێخ ئەحمەدی بارزان دەگوترێ ینی زۆر جار لەلایەن نەیارەکانیەوە لە بۆ لێدان لە کەسایەتی شێخ ئەحمەد تاقەن بە چاودێری و سەرپەرشتی بەریتانی ئەوەیە کە دەگوترێت کە ئەنەما شێخ ئەحمەد لە دینی ئیسلام وەرگەڕایە بوویتە مەسیحی یان ئەوەتە ڕێی ئەوەی تەشجیعی موریدەکانی کردێ گۆشتی بەراز بخۆنی یان نازانچێت تەقەن ئەوە دکتۆر وەڵامێکی لۆژیکی باشە ئەمانەوێت بە وردەکاری ناچینە ناو دۆکومنتەکەەوە چییە و چیتیا بوو باشە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێستا دامەزراوەیەک هەیە هەوڵتان ناوە بۆی کە دامەزراوەیەکی فەرمی بتوانن بۆ نمونە کە باسیەوەتە کرد ئەمە لە ئەستانبول هەیە من لێرەوە خەم ئەخۆمەڵم بۆچی سەرمایەکی ئاوا گەورەی ئێمەیە بەڵام لە شوێنێکی دیکەیە کەواتە ئێوە چیەکەن کە بە شوەیەکی فەرمی لە هەر شوێنێکی دنیا بێ بتوانن ئەمانە وەکو سەرمایی ئێمە بهێنەوە خۆی وەڵامەکە تار بە خاڵێکیش ئێستا دەدەمەوە لەگەڵیدا تەنها مەبەستم ئەو لە گرنگی دەستنووس ئێستا دەستنووسێ هەر لەسەر ئەو بابەتە شێخ ئەحمەد کە دەڵێ ئەسڵ و ئەساسینی ئەو بابەتان تەنها پلان و پرۆگرامی وەک بڵێ بەرنمەیەکی داڕژراوی بەریتانیەکانە لە بۆ لێدانی شێخ ئەحمەد ئەوە وەکو لایەنە سیاسەکە کە دەرێ ئەسڵ و ئەساسی ئەو تۆمەتانەی کە دروست کراون ئەوەی دیکە بەسەلەی با بڵێن کە هێنانی ئەرشیف و دەستنووسەکان من شتێک بە ئێوە دەڵێم تەبعاً ڕۆژێک لە یەکێک لەو هونەرمەندە دیارانەی کوردستان دانیشت بوون باسی ئەو کرا باسی گەڕان لە دوای گۆڕی نالی و ئەوانە کرا گوتی چەندی تێچێ بێندرێتەوە مش لە خۆڕ ڕقەمەکەم گۆ ینی هەر بە ئەوەی وەکو باڵێن لە هەولێریان بە تورکمانی گوتنی ئەڵڵا قۆیسان ڕقەمەکەم پێدادا گوتم ئەوەندە دۆلارەی دەوێت وتی باشە هەوڵدەین گوتم باشە تۆ ڕووفاتی نالی تاکو ئێستا باڵێن ئەگەر ئێستا ئەم پەرداغا باڵێن ئەم پەرداغا چێلەکەی گۆڕی نالیە نیتمە تاوان لە هیچ شوێنەی ئەستانبول تاکو ئێستاکە نەماوە گۆڕی حاجی قادری کۆی بە هەمان شێوە ئاوا نەما وەڵام گوتم گۆڕەکەی مەحوی لە تەنیشتانە بۆ ناچن ئەو ئاوادانکەنەوە کە لە کاتە خراوەتە ناوە خۆی ئەو هەوڵانە هەیە هەوڵەکانی کە لە بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکان هەوڵی تاکە کەسینە هەوڵی کەسانی ئەکادیمینە زیاتر هەوڵی ئەو کەسانە با بڵێن لە ڕوانگەی باڵێن بوونەتە سنتەرێک بوونەتە دامەزراوە بەڵام هەتا ئێستا دامەزراوەیەکی فەرمی بابەتێکی دیکە هەر لەسەر بابەتە دەستنووسیەکان چۆن دەناسرێتەوە کە ئەمە دەستنووسێکی ڕاستیە ئایا شێوازی کاغەزەکە ئەوەی کە قەڵەمەکەی پێی نووسراوە چۆن دەناسرێتەوە خۆی بزانانی ئەمە کۆپینە یاخود سەر لە نوێنە نووسراوەتەوە خۆی ئەگەر سیر بکەن لە شێوازی نووسینی کۆندا 12 جۆر نووسین هەیە بە ڕقعەیە هومایونیە بڵێن 12 جۆر لە نووسین هەیە ئێمە بەو شێوازە نووسینانە دەزانین کە نووسینانە ئەو تاکتیکێکە ئەو کاتا بۆ ئێستا هەبۆ یان ناویەک دوو لە جۆری کاغەزەکە لە ئەدای وشە دەربڕینەکان مەسەڵەن لەوانەیە ئێستا هەندێک وشە هەبی لەو کاتە بەکاردێنرا ئێستا هەر نەمابی لە ناو با بڵێن لە ناو ژیانی ئەومان ینی بۆ جۆرە ئێمە دەتوانین کە دەستنووسەکان بین و هەر دەستنووسێکیش ینی تۆ ئەگەر ئێستا ئەو لاپەڕێ سپیە چەند ساڵێک بەسەردا بڕەوە هەر زەر دەبێ و کۆن دەبێەوە پێوەی دیارە بێت کە تا چەند با بڵێن ئەوەی لەسەرکراوە بەڵێ ماوەتەوە دەستنووسەکانیش بە هەمان شێوە ئەوەیە ئەوەی کە گرینگە بەراوردکردنی زانیاریەکانە لەو کاتی لەگەڵ مەسادری دیکە سەرچاوی دیکە مەسەڵەن کە شتێک ئەو لەناو ئەوە دەیڵێ ڕاستە 100% با لە سەرچاوی دیکە نەبێت بەڵام لایانی کەم با 150 با 140 با 160 لەناو سەرچاوەکاندا وەک بڵێ بۆچوون و قسە و باسی لەبارەوە کرابێت بۆ دەزان کە ئێمە دەستنووسەکان ئۆرجیناڵە یاخود ئەوتە دروست کراوە
دکتۆر زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتن بە هیوایین کە ئەم ڕۆژە ببێتە دەواازەیەکی گەورە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو سەرۆت و سامانەی ئێمە کە هەیە لە کوردستان و کەسانی ئەوە بۆ هەستکردنتان لە بەرپرسیایەتان بتوانن بابەتی زۆر باش لاوە دکتۆر حەگبێکی گەورە زۆر سپاس خۆشحاڵ بین سپاس. هەکار زۆر جار لە ماڵەکەتە ئەگەر سەوزایینە بە پێم وانە ژیان هەبێ ماڵیەوە چۆنە؟ ماڵە کۆنەکەم سەوزایی زۆر و ئێستا تازە ماڵم گاستێتەوە سەوزایەکە بەو شێوەیە نیە بەڵام لە هەوڵدامە ینی هەوڵ ناوە لە ڕێی ئینجانە ئەڵێ بگومان ئەمە زیاتر خانمان ینی پێم وایە زەوقیان لەم بابەتە جوانتر لە پیاوان یان ئەوان حەز دەکەن ماڵەکەیان بەردەوام سەوز بێ ماڵەکەیان بگومانەوە خۆی هەر ژن ینی ژیان وانە تر لەوەش لایەکەی دیکە زۆر جار لە دەرەوە لە وڵاتانی دەریشەوە و کێشەیە بە تایبەت دەستە سوید کە کەشەکەیان ساردە بۆی دروستکردنی باخچێک یا ئینجانێک دانانی لە ماڵەکەیانەوە بۆ خۆی ژیانەوەیە کە هەستکردنە بۆی کە بەشێک لە یادۆریەکانیان لە کوردستان لەگەڵ یاناژی لە دەرەوە شوێنیان دروست کردووە هاژە ینی باخچیان بۆ خۆیان دروستکە زەوەیەکی بچووکیان وەرگتو وەک شوێنێک بۆ کاتەکانی پشویان تێدا بەسەر دەبن وە سەوزاییان تێدا چاندووە خۆشیان دەڵێن ئەم باخچانە بۆنی کوردستانی لێدێت. هەموو ڕۆژێک دوای دەوامی فەرمی دێتە ناو باخچەکەی و کاتەکانی خۆی لێرە لە ناو ئەم باخچە بچووکە بەسەر دەبات. 20 ساڵە ئەم باخچەیە هەیە ئارام خاوەنی باخچەکەی و سروشتی کوردستان لەم باخچەیە دەبینێتەوە. 25 ساڵ ئەم باخچەیەم هەیە و لە پێشە لێرە لەوانەیە دار و درەختەکە و بینی بێت دار و درەختی تیانە بوو ئەم دەوەنانەشی تیانە بوو دوای ئەم دەوەنانە و دار و درەختەکە هەمووی خۆم ناشتومە ئەو سەوزانش کە ئەیکەین لە ماخە زۆرن ئەوانەی کە هی خۆمان بن مەعدەنۆسە گولەکەیە تەماتەیە خەیارە کەوەرە کەرەوزە ئیتراوە ئەلەم شتانە کاهووە ینی هەجی تۆ حەزر لێ بێت دەکرێت لێرە. نزیکەی 50 ساڵە مامۆستای فیزیا و بیرکاریە و ماوەی 40 ساڵە کوردستانی جێهێشتووە بەڵام وەکو دەڵێ ئەم باخچەیە کوردستانە بچووکەکەیەتی و کاتێک خزمەتی دەکات ئارامی پێدەبەخشێت. من لە شوێنێکی شاخاوی و زۆر سروشتی بە مناڵی بەسەر بردووە لە ناوچەی هەورامان لە تێوەڵە بەتایبەتی و لە هەڵەبجەش بووم دوای ئەو ناوچەیە ئەوەنە زێڕن و خۆش بوو ئەوەنە دڵم کراوەتەوە پێی یەتر لێرە نەمتوانی بەبێ پەیوەندی لەگەڵ ئەو سەوزەیەکە هەیە لەبەر دەستم کرد بە ناشتنی هەندێشت و ئەم دارانەی کە لەسەر ئەیبینی یەک داری لێ نەبوو ئەم دارە هەموو خۆم ناشتوو منەمانە. بەشێکی زۆری و پەنابەرانەی لە دەرەوەی وڵاتن داوای چەند مترێک زەویان لە شارەوانیەکەیان کردووە کە پەنابەری هەر وڵاتێک بە گوێرەی کللتوری کشت و کاڵی وڵاتەکەی خۆیان سەوزەواتیان چاندووە. زۆر بێ و کەسانێک کە باخچەیان لێرە هەیە خەڵکی کوردستانە. زیاتر لە 40 ساڵە دووری لە خاک و نیشتیمان بۆتە بەشێک لە ژیانی کوردستانیان بۆیە لێرە هەر یەکێکیان بە شێوەیەک هەوڵی دروستکردنی کوردستانێکی بچووک دەدەن. دروستکردنی ئەم باخچانەش ئاواتەکان دەگەڕێنێتەوە بۆ ناو سروشت و چیاکانی هەورامان. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئەوارەش هەرچێک بێ بەستێتەوە بە هەورامانوانە بەس ناقی نییەوە نە جوانە هەورامانەوە نە سروشتێکی گەش و جوانی هەیە هەموو شوێنێکی کوردستان و هەورامانیش هەر ئاوادان بە ئینشەڵڵا. ستۆدیۆمان ڕازاندۆتۆم جارە ژیانەوەیکی زیاترمان کردووەتە جوانی هەموویمان هێناوە لەگەڵ هاکار و میوانێکی تایبەت ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر ڕازانەوەی باخچەکانمان و بە تایبەتیش ماڵەکانە و ئینجانانەی کەی کڕین چونکە ئێستا کێشەی زۆر بەمانە کە ئەو گوڵانەی کڕین چون بتوانین پارێزگاریان لێ بکەین و گەشیان پێبین. زۆر قورسی شەهاژە ینی
هەندێک جار گوڵدێنی لە ماڵەوە دایدنێ دوای ماوەیەک هەز دەکەی زۆر گۆڕایە ئەگەر زۆر گرنگی پێنەی بەخێوکردنی گوڵ لە بەخێوکردنی منداڵ قورسترە ڕێگوایە گەر گرنگی پێنەی پێوەی دیارە بەڵام هەر ماڵێکە گرنگی بە گوڵەکانی ینی زۆر نابێت ڕۆژێک ئیهمالی کەیت بەڕاستی وەستاییەکی باشی دەوێت ینی بە هەموو کەس ناکەێت کەسێکی ناوێت یەک سات لێ خافڵ بی دەوێت بەردەوام چاوی لەسەروی خۆش دایکەوە دایک هەبێت جوانە لەسەر ئەم بابەتە زیاتر قسە دەکەین میوانمان لەگەڵە لە ستۆدی محەممەد بەهار شێخ شارەزایی باخچە و سەوزایی بەخێراتی کاک محەممەد باش سپاس بۆی کە ستۆدیۆ جوانتر کردووە خۆی هەر جوانە چونکە پشتمان باخەکەشمان جوانەوەە زۆر جوانە ماشاءالله زۆر سپاس باشە کاک محەممەد بۆچی ئەو گوڵانەی کەیکڕێن من ئێسەوە زۆر مەراقمە ئەچمە مەشتەلێک گوڵێکی تازەی جوان بریقی هەیە بۆ نمونەوە کۆمانە ئەی بەمەوە 2 ڕۆژ نابا وشکە بێ ینی ئەڵەی بۆ کاتیە ئەم گوڵە ئەو گوڵە لە دەروی وڵاتی هەموو کاتی نییە هەموو دایمیە 4 فەسڵە بەس چۆن ئەو گوڵە خوددان بکە لە ئەو جەوێمە یاتەنە ناو ماڵێ لە دەروە لە باخچەی ئەغلبەت لۆ باخچێ گولێ دەروە مەتەنەن دارێک هەیە ناو هەولێرە دژێت لۆ منتەقە سەرێ ناژێت بەس ئەو برادەر نازانێ یە مەتەنەن حەز لە سەرمایە دێتە ناو هەورێ چقین ئەکسەر دارەکە حەشت بتچت بەس ئەو دی خوددان مەشتەلە چۆن تالیماتەکەی باش بدێت ئەو دارە دژێت لە هەولێرە ناو گەرمایە دەرەجە پلەک 45-50 ئەو لە ساردی بن سفرێ 5-10 هەیە ئەو بابەتەن هەنە محەممەد با بڵێن بە نمونە ئەم گوڵیان هاژە هەیەی لە ماڵەوە منیش هەیتم لە ماڵەوە بەڵام ئەوەی ئەو هەر جوان و سەوزە لە ماڵی من تێک دەچی ینی ئەمە پەیوەندی بەچێ بە شێوازی بەخێوکردنەکەم ئەو مشکلە زۆر یان لایم هەیە ئەو مشکلە ستەوە لە دەروی وڵاتێ بە فیتامینی دروستکردی بۆ جەوەکی خۆش دروستکردی ستە وەختی تەی ناو ماڵێ ئەو جەویل و دروستکە فیتامینی بەکاربینە ئاودانەکە شرط ئاودانەکە بە قیاس بت لازم هەندێک بابەت هەیە مەثەلەن ئێستا ئەوانە ئەو زامۆفیلیایە دفن باغ دراسیە ئەو بە زستانێ 3 جا تێتە ئاودان زستانە کامل لە دیف کەشی هەوایە مەثەن 3 جا تێ بە هاوینێ 15 ڕۆژ حتا 10 ڕۆژێتە ئاودان نابێ هەموو ڕۆژێ ئاو بدێ فیتامینی مانگی یەک جا بەکار بێت جاو ڤیتامینە لەکوێ هەیە فیتامینە هەیە بە مەبلەغەکە زۆر بەشی 6 مانگی دکت بەشی 7 مانگی ئەو فێت مانگی یەک جا بەکارتێت باشە کاک محەممەد زۆر جاڵەن ئاوی برنجی تێکە شیری تێکە ئەو تشتە ئەمە بەکارنا فیتامین هەیە دەرمان هەیە پێویست نابێت ناو تشتان خاستن MPK ئەو بۆ ئەو گولێ ناو مالە بۆ دەروە بەکارتێت لەگەڵ مادەی ئاسنی مادەی ئاسنی ترشاتیە ئەو گولە پێویستە بە ترشاتی زۆر جاڵەن بزمار یان هەنێک پارچەی ئاسن کە ژەنگاویە بێت تێکە ئەوە لۆ بزماری بەکارتینە مادەی ئاسنی هەیە حازر کامل بە 5,000 دینارە ماگە یەکجا بەکاربینی لۆ ئاسنی باشترە تەمان باشترە دەرمانە کاک محەممەد شێوازی خۆڵ و زبڵەکەی زبلەکە زبلە هەموو لە دەروەتێت زبلە هەیە زبلەی باشانە وی خراپژی هەیە یە خراپ هەیە کورمی دروست دەکەی نەخۆشی بۆ داری دروست دەکەی سارەکە ئەرزانە لە بەر هەندێک تەلەبی زۆر لەسەرە پتمۆز ئێستا لە هۆڵە دیتێتە لە تورکیا لە رووسیا ئەو پتمۆزەکە زۆر باشە نەخۆشی دروست ناکە یە ناومال ئەغلبەت هەموو پتمۆزی بەکارتینی ئەگی تێکەلاوکە لەغەر خۆرە سۆر لم ئەو گولات بێتاقە دەبێ زەر دەبێ ئیش ناکە ئەو پتمۆسە چۆن بەکاربێنێ سە من زۆربەی گوڵەکانم وا لێ کردووە کاک محەممەد لەگەڵ خۆڵ تێکەڵیەکە ئەوە خراپە ئەوە خراپە گوڵێ ناو ماڵێ خراپ نییە نسبەتە زۆر کەم بێت مشکلە نابێت بەس نسبەتێک زیاتر 50 بچێس بێت نابێ ئەوە چۆن باشە ڕادوەستی ئەو خۆرە سۆرە و لەمە ئاو لێ ڕادوەستی ئەو گولە حەز لە ڕتوبەتەیە ئەو ئاودانە لێ ڕاوەستی خراکە گولەکەی بتاقە یعنی هەمووی پتمۆس بێ باش هەموو بتمۆس باشترە تەوزێک نسبەتێک مثلا 12 ناودا مشکل نابێنە باشە ئەگەر ئەو پتمۆسە تەمەنی چەندێکی ئەو گوڵە درێژەکانی بۆ نمونە من ئەنجانم هەیە 2 ساڵە ئەو پتمۆسە نەگۆڕم خۆراکی 2 ساڵی پێ دەکە مثلا حتا 4 ساڵیش تەواو بگۆرە چکی مونە نامی تااقت نامێنەوە بتمۆزە بەس لۆ زیادکەی نقستان دەبێت لۆ زیادکە باشترە بەس هەر دووبارەت کەم فیتامین بەکار بێت مانگی یەکجار و ئاوەدانەکە هەموو بە قیاس بێت بوهاران شکلەکە کاک محەممەد زۆر جار کە ڕوو دەگرن ئاودانە زیادە ئاودانە زیاد کە ڕوو چات بێت بە کڕوو بە چات بە باودانە زیاد چات بێت علاجی هەیە علاجی کڕوو علاج دەرمانی هەیە علاجی کڕوو بەکارتێت بەس لۆ ئەمە زۆر زیاد ئاوەدی حتا کڕۆ لایم چا ببە بەس ئەوە سەر خاون مەشتەل دوێتە تعلیماتەکە باش بدە ئەو خەڵکەی داگە و دارە نەفۆتە لاوی
نابي مثلا او برادر سفري كري مثلا بازر والله هات اقول لهم تكشوي سفر بازر وجا تكري او اقول الناو مالي حلقه ثانيه بكاريناني درمانه هي الريقه سالسه او دانا زياد او دانا يعني بقياس نيه كم فيتامين ولا كان خراب باش ئەگەر من پێڕانە گەیشتم بۆ نمونە ئەو دەرمانی دژەکە ڕوەکە بکڕم چیتر هەیە بە هیچ بەدیلێک نییە چی دارچینە لە ماڵی هەیە لە هەموو کان بیکەمە ناو گڵاکەوە ناو گڵاکە یەک مێلاکی چای بۆم سندانەکەشکە بکەن ناودا کەڕ و نامینە پێشکە نامینە کورمی نامینە دارچینەکە ئەمە بۆ کاتی بێت جگەلەکە ڕوش هەرە بێت دەبێ ئێوە زانیاریکی زۆر باشە توانین کە زۆر جاروا بکەین ئەگەر گوڵەکانمان ئینجانەکەمانیان کێشەیەکی تیا بوو کەمێک دارچین بگرینەوە زانیتم دارچین بوو تۆ چا بەکار بۆ شتێ خۆشە دارچین بە تایبەتەوە کاک محەممەد کە شارەزایەکی باشەڵە کەمێک دارچین بکەنە ناو ئینجانەکەەوە زۆر زۆر باشیەکە باشە کاک محەممەد ئەمە مەسن ئەم گوڵانە لە ناو مەرکانەیەەکە چ جیاوازی هەیە گوڵێک لە ناو مەرکانەیەکە گوڵێک لە ناو باخچەی ماڵەکەت کە دەیان ڕوێنی لە شێوازی بەخێوکردنیان لە شێوازی ئاودانیان ستا گولێ لە باخچێ بنە عەرزە فیتامینەکە هەموو لە عەرزی لە خۆوە دەکرێت ئەن ئەرز دەیداتێ ئەوەی ناو سندانێت چی هەیە هۆندە خۆر هەیە فیتامینی هەیە بە ساڵێک دو ساڵ فیتامینەت نامینی زیادکەوە یان بگۆرە یان فیتامینی بە دروستکەی عینە ئەو فیتامینە ئەو خاکی بدە ئەو گولەی عینە لە عەرز و خەڕات کێشینە ناو دەرمانی هەیە دەدێتە مانگی یەکجار خلاص یەک مشکلی نامین ئەو بەس ئەغلەبەت یانی ئێستا لە دەروە زۆر بابەت هەنە ئەو لە دەرەوە وڵاتی هەموو دگونجی لە جەوێمە هەموو دگونج بەس نەخۆشی زۆرە یان دارێک لە جەوێ ما ناژێت مەثەن لە گەرمایە لە سەرمایە دژێت ئەمە نازانێت کابرا لۆ جوانە بۆ ئینای ناو هەولێرە لۆ مردێ مانگە دوو مانگە ئەوە لازم جەوەکە مناسب بت لەگەل لە دارەکەی باشە بە دروستکردنی کەشێکی دەستکرد دەتوانین ئەو گوڵە زیاتر بژێنین بۆ نمونە سپلێت داگیرسێنین شێیەکەی زیاد بکەین ینی ئێستا سپلێتی ئێستا زۆربەی شێ هەیە ئەو گوڵێ غڵبەت نامال حەز لە ڕتوبەتە زیاد یعنی ڕشاندنەیە ئاودانە بە قیاس خاستە ئەو گولانە هەموو بڕشاندنێ ڕتوبەتی ناو ماڵی چاکە زۆر باشە یان ئەنجاناکێ پڕ ئاوکە لە بنی گولێ داینە ڕتوبەت لۆ چات بێ قەت نافۆتی ئەو تشتاگی تەطبیقی قەت نافۆتی گولێ ناو ماڵ باشە کاک محەممەد ئێستا ینی خەڵکێکی زۆر هەیە حەزی لە بابەتی گوڵ و ئەم بابەتانەی بەگشتی ینی ئێستا حەز دەکەی لە لای ئێوەش خەڵک زیاتر سەردانتان دەکا خەڵکەکە حەز دەکات لە ماڵەوە ئەوەی باخچەشی نییە بۆ خۆی سەوزایی هەبێ زۆرە ئێستا ئەو ساڵ و پار تقریبان سەدا هەشتایە تەڵەبی لەسەر ئەو شتانە بووە پار ینی بەری دوسێ ساڵاجت پەنجاب بوو چل بوت بەس ساڵە ئەو چووە ئەو ساڵە زۆرە هەر زۆر چکی عالەمەکە تقریبان فێر بووە چۆن گولەکان ناو ماڵ خوددان بکیان دەرەوە زنیارێژی زۆر هەیە بەلاو بووە ینی عالەم لە خۆوە دەگرێت باشە زۆر کاک محەممەد ئێستا ئەلم گوڵانەی کە داتناوە پێم خۆشە یەک ناوەکانیانم پێ بڵێ و چۆن ئەتوانین ئێمە تەمەنیم گوڵە درێژکەینەوە یاخود لە ناو ماڵار چۆن پێویستی بە چییە ئایا بەر ڕووناکی یاخود خۆری ڕاستە و خۆ یان سێبەر ئەگەر لێەوە پێم بڵێ ئێستا ئەو گولە لە بلابە باشە ئەوە پێویستە بە ڕووناچی نەڕۆژ هەندێک بابەت ناو هەلە پێویستە بە ڕۆژیە هەندێک پێویستە بەس ڕووناچە گوڵۆ پێ بێت ئێستا ئەو بەهاوینێ هەفتی دوجاتێتە ئاودان ئەو لە بلابە بە زستانی هەفتی یەکجار فیتامینی مانگی یەکجا بەکارتێت ئەوەژی کەلاتیە عینەن هەفتی دوجاتێتە ئاودان پێویستە بە ڕووناچیە مەتاجی پێویستە بە ڕۆژی ناوماڵ ڕاستەخۆ ڕۆژێ بش پەنجەرە مباشرەتن دەینە ڕۆژ لێ بدێ ئەوە لە دووری پەنجەرەی مشکلە نابێ ڕووناچی لە دووری لێدێ بەس ئەوە پێویستە بە ڕۆژیە چەندێک ئاوی پێویستەوە ئەستا ئەوژی هەفتی دوجایە هەفتی دوجا بە هاوینێ ها زستان هەفتی یەکجار دراسینیان لایمونی ئەوە زستانێ تقریبا 25 ڕۆژ 20 شتێت ئاودان ئێستا بە 10 ڕۆژە تێتە ئاودان ئەوە ڕووناچی گڵۆپی بەسەلوێ بەس ئەوە حەز لە ئاوە کلۆری نییە یعنی ئاو مقەتەر بێت ئاو فلتەر بێت ینی کولار بەنازە حەز لە ئاوە ناوی بوو دراسینیا 220 نوعی دراسینیا هەیە ئەوەستەیەک نوعی مەئیناوە ئەوەی ئێمە چیە ئەوەی پشتەوە ئەوە یۆگایە لە پشتەوەژی ئەوە یۆگانە عینەن وەکەو شێوازی خوددانکردنی دراسینیایە ئەوەش دفن باغیە عینەن پێویستە ڕووناچی گوڵۆ پێ بێت لە پەنجەرە دوور لێ بێت ئەوژی بە دا ڕۆژەتێتە ئاودان هاوینێ بە زستانی 20 شتێتە ئاودان بە کوردی بۆی دەڵێن گوێفیل وانە نه ئەوە جنفیل نییە ئەمان گوێفیل ئەمە دفن باغیە ئەوە بابەتێکی زۆر قەیمە زۆر جوان ئۆکسسیژنێکە تقریبان 125 ناوماڵە
زامۆفیلیا زامبیا لێر بێژ زابیا زامبێ ئەوە بە زستانی زستان کامل سێجاتێتە ئەودا تەواوی وەرزی زستان سێجار ئاوێ ئەو وەختی سەرمایە سێجاتێتەوە هەستا بە هاوینێ پازۆر و ژێکجار ئاوەکە زۆر کەم باشە ئەوە ئینجانەکەی چەندێک بێ باشە ینی ئەو پتمۆسی کەتەیەکی چەند بێ ئەنجانەکە دو حجمە لەوێ گەورەتر بێت بەسە خلاص ئاودانەکە بە قیاس ئەوە حەز لە ئاودانێ نییە ئاودانە زوو زیاکات یاخود هێواش وەڵە گەشەوی بەڵێ زۆر زۆر زیاد نەوەکە بابەتێ دینە زامبیا زامۆفیلیا زۆر زیاد ناکرد حەز لە ئاودانە زیاد قەت نابێ حەز لە ڕۆنچاکی عتیادی گلۆپێت لە چەند دەرێ بتەواوە سانە غرفەتنەوە میشدەینە ئەوەی دژێت مشکل نابێ ئێستا لە کوردستان باوڵی خەڵک زیاتر کامەی حەز دێ کامە ڕەواجی لەسرە مەتات و لە بلا بە زۆر ئەمە خەڵک حەز مەتاتە خاستنەوە بۆ بەخێوکردنی ئاسانە زۆر پێویستە بەس ڕووناچیە مەتات پێویستە بە ڕۆژیە بەس لە بلاوەکە پێویست بە ڕووناچیە باشە دەک بابەت ناو مالێ پێویستە بە ڕۆژیە لە پشت پەنجەرێ داینە ئەمە بەژین عالەمی بر ئەوە پێویستە بە ڕۆژیە بن قادرماکی داتین ئەوە نابێ ئەوە خەتای مەژی نییە تعلیماتەکەمە بە دروست دێ باشە ئاوێنە هیچ تەسیری هەیە بۆ نمونە ڕووناکی لە ئاوێنەوە بۆ بگەڕێنیتەوە نا هیچ تاسیینە بەس حوز بە پێ ڕووناچی حەز لە ڕۆژە حەز لە تاریە تاری خلاص سوبێر حەز لە تاریە حەز ڕووناچی کێ پێێت سوبێرەکان باش یەک شت هەیە لەسەر ئەم گوڵانە بە تایبەت ئەوە ئەم گەڵانە ئەڵەن ژەهراویە بۆ مناڵ ئەمە تا چەند ڕاستە ئەوە لە چەند دەوڵەتی ئۆروپی گومرەکە و دەختۆرە هەموو دەرباس بوو ئەگی ژاراوی بە حکوومەتەمە چاوە لێتگەڕی دەرباس بیاوە ئەوە ماداک ناودەیە لە پەلکیە لە دەروی منداڵێ تۆزێک زمانە قرس دەبێت نەژاراویە زمانەکە قرس دەبی تۆزێک بەسکە ژارویە نای لە گومرەکی بەڕێم خەری دەرباس بێت ده تەختۆری لێ هەیە ئەگەەوە ژاری حکوومەت لێ ناگری دەرباس نیە بەڕێز محەممەد بەهاشێخ شارەزا لە باخسە و سەوزای و گوڵ و گوڵزار و هەموو ئەوانە سپاس زۆر سپاس هەر لەگەڵ بەڕێستان کۆتایی بە بەرنامەکە شێنین سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون کۆتایەکی جوان و لەگەڵ کۆتایەکی زۆر جوانە بۆ هیواین کە هەمووان گرنگی بە گوڵ و گوڵزاری ناوماڵەکان بدەن ڕووەکەکان چونکە ئەوانە سەرچاوی ئۆکسسیجین و ژیانی ئێمە سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری بیانی 24 کاتێکی خۆش